بە کوڵگریان لە چاوم دێ گوڵی لاولاوی ڕەنگا و ڕەنگ لەبەرچی سیس ئەبی وازوو چییە ئەسبابی ژاکانت هەموو تاوێکە ڕۆژ هەڵهاتووە بۆچی وەها بێدەنگ ئەژاکەی توخوا ئەی گوڵ سەبر دەستم بە دامانت سەبر تۆ بیخوا تاوێکی تر ڕاوێستە تا عومرم وەکوو ڕۆژی چلەی زستان لە هەوری مەی نەتاوا بێ منیش هاوڕێی سەفەرتم ئەی گوڵی لاولاو منیش ئەمرم منیش خلقەت وەکوو تۆ وانەبێ زۆرم لەگەڵ چاوێ منیش وەک تۆ بەقام و کورتە بەهارم تیژ و کەم فرسەت گەشەم مەیلە و زەواڵە چەشنی تۆ چەشنی هەموو دنیا وەکوو بارانی هاوین زوو فەنایە عومری بێ مرۆت تەبەخورمایەیە هەیهات بە چەشنی شەونەمی سەرگیا دەستخۆشم بخۆم بەڕێز دکتۆر طبعا دووبارە بەخێراتن دەکەینەوە بۆ بەرنامەی قەلەندەرخانە هەر لە هۆڵەکەی بەڕێستین لە شاری جوان دووبارە بەخێراتنەوە لە برایەی پیانۆژن کاکە شەهرامەکەین دووبارە بەخێر هاتنەوە من هەندێک شت لە سەر ژیانی گۆران وەکو پەیوەندی گۆران بە هونەرەوە گەلێک جار بە خۆم ئەڵێم کە شیعرەکانی گۆرانە خوێنمەوە ئەڵێم گۆران هونەری کرد بە شیعر کە هیچ شاعیرێک پێش ئەو هەنگاوی نەناوە یعنی زۆر جار ئەڵێم گەر هونەر نەبوایە گۆران نێتوانی ئەو شاکارە ئەدەبیە گەورانە بنووسێت چونکە کاریگەری هونەر چ وەکو مۆزیک چ وەکو شانۆ چ وەکو سەمان لە شیعرەکانیان بە ئاشکرا دیارە تەنانەت وەکو هونەری تەشکیلیش وەکو هونەرمەندێکی تەشکیلی باس لە سروش دەکات ڕای بەڕێستان لەسەر پەیوەندی هونەر بە شیعرەکانی گۆرانەوە چییە؟ گۆران ئەوەندەی کە لە شیعرەکانیان دیارە و لە ناسینی نزیکشەوە کە من ناسیومە خۆی هونەرمەند بوو خۆی سەلیقەیەکی جوانی لە هونەرگەیشتنی هەبوو لە هەڵەبجە و لە هەورامان گەورە بوو زۆر تەسیری گۆرانی هەورامی و شعری هەورامی بەسەرەوە بوو قەتار و ئەڵاوەیسی زۆر لاخۆش بوو لەبەر ئەوە لە لایەکەوە خوێندنەوەی شعرەکانی شاعرانی کلاسیکی خۆمان ئەنجا شاعرانی تورک ئەنجا شاعرانی ئینگلیز و کووتمان ئەمانە هەمووی کاری تێکرد شاعرانی فارسیش چونکە ئەویش بەڵێ کلاسیک لەگەڵینەکانی خەیامیشی چوارەکانی خەیامی کردووە بە کوردی لەگەڵ مەولەویە زۆر ئاڵۆدەی مەولەوی بوو بەڵام شعری نالی و کوردی و سالمیشی زۆر لەلا خۆش بوو بە شعری سۆفیزمی مەحویەوە ئەوانە هەمووی کە ئەدی وەک کەسێک کە خوێنەوارەیەکی زۆر بەرزی هەبێ یعنی ئێستا خەڵقەیە ئەخوێنێ دیپلۆم وەرەگرێ دکتۆرا وەرەگرێ بەڵام ئەبینی ئەو شارەزاییە لەلای ئەوان نییە بەڵام لای گۆران ئەو شارەزاییە هەبوو شەخسیەتی خۆشی پەیوەندی دوایی بە تێکۆشانەوە بە تێکۆشانی نهێنی و بە تێکۆشانی ئاشکرا و دوایی بەندیخانە و گرتن و دوورخستنەوە بۆ بەدرە و ئەمانە هەمووی کاری تێکرد بوو هەمووشی ڕەنیاوەتۆ لە شیعرەکانیە تر هەرێکە بە جوارێک یعنی سێر ئەوەیە لەو بەندیخانە و لەگەڵ کاک حەما پێکەوە لە بەدرە دوورخرابوون نەفیکرابوون ناومێدی پێوە دیار نییە بەڵکو ئومێدی تێکۆشەرێکی پێوە دیارە ئەو کە کەبیری گۆڕا سەرەتا
وەکو ڕۆمانتیک قسەیە کرد باسی شێعر و جوانیە کرد باسی جوانی ئافرەتیە کرد ئەو شعرانە بوو کاری ئەدەبی ڕۆمانتیکی ئینگلیزی بەسەرەوە بوو هی تورکی بۆ نمونە شعرێکیەوەی کە لەبەر دەرگای سژنەکەی مووسڵا ئەو کە لە بچە لە دەستایەتی لە ئۆتۆمبیلێکایە بەرەو سژنی ئەبن کە ئافرەتێکی جوانە بینێ ئەو شعرە گەورە جوانی بۆ نووسێ ئەی قژ زەرد ئەی بەژن و باڵاکەڵەگەت بەڵێ جوانەی بۆ نووسێ بەڵام سەرەتای بیری گۆڕینی ئەوەی کە خۆی بۆی گەڕامەتەوە کە لە فەلەستین بەو جۆرە لەو ڕادیۆیایشیە کرد ئەڵێ ئەو شوێیەکانی فەلەستینە وەختە ئەوتە فەلەستین و ئەردەن هەر یەکێ بووە گۆڤاری ئەلغەدیان دەرەکرد ئەو گۆڤارەم ئەکڕی کە ئەم کڕی ئەم خوێنەوە وتارەکانی وردە وردە کاریان تێکردم کە بەرەو بیری شەپی بێنن دکتۆر گیان گۆران لە میهرەجانی چوارەمی گەنجانە لە بوخارست بەشدار بووە پەیامی شاعر لەو میهرەجانەیە چی بووە؟ پەیام ئەو شعرەیە کە نووسیوێتی ئەوەیە کە نووسیوێتی کاری تێکردووە هەنیواتە ڕۆڵی گۆران چ ئەستێ بۆ ئایا لەناو فستیڤالەکە بەشداری کردووە گۆران بەشداری کردووە گۆران هەر خۆی بۆیان چیتر بەڵێ گۆران یەک کەلاوانەی لە ڕێگەی خوێننەوە لە ڕێگەی بیرەوە بەرەو چەپ هات ئێمە ڕەنگە زۆر گەنج بووین لە ناوەندی بووین بیری شەپ خەڵقی ڕاکێشا بە عاتیفە دوای کەوتبین سەرەتا دوایی خوێنومانەتەوە فڵان کێ و فسار کێ مارکس کێ و لینی کێ و چی کێ نازم حکمەت کێ بەس ئەو خوێندنەوەیە کاری تێکرد شعری ئەوانە نووسینی ئەوانە خوێندنەوەی کتێب کاری تێکرد بەرەو بیری شەپ بێت ئەوە خاصەی تایبەتیە لەواو ڕەنگە لە کاکە حەمەشاوا بێ هەمووی مەلاکەریم ئەوش بە پێی بە خوێندنەوە واوە بەرەو چەپ هات بەڵام ئێمە لە سەرەتاوە لە ناوەندیەوە عاتیفەیەکە بوو بەرەو شەپ ئاوا ڕۆشتین ئەو کاتە کوردستانیش سەرەتا پارتی و حیزبی شوێیە بوو دوو حیزب پارتیش خۆی بە چەپ ئەزانی هەر خۆی بە مارکسیە زانی لەبەرەوە دوور نەبوو دەنگەدەنگکە لەسەرەوە کامیان مارکسی جا گۆران تا ئێستا من ئازانم ئەوەی کە ئەبێ بۆی بکرێ و بۆی بوترێ نەوتراوە من ئەوەنگەم ئێستاش زۆر زۆر پێویستی بە توێژینەوە لێکۆڵینەوە هەیە شێعرەکانی گۆران من لەسەری نووسی دیوانەکەیم هەموو کرد بە عەرەبی زۆریش ماندوو بووم چونکە ڕەنگە دیوانی شاعرێکی کلاسیکی بتوانی بکەی بە عەرەبی پڕە لە وشەی عەرەبی پڕە لە وێنەی ئەدەبی عەرەبی پڕە لە وێنەی ئیسلامی ئەمەی ئەم وێنانەی ئەدەبی پێشکەوتووی ڕۆمانتیکی تورکی دوایی بۆ سۆشیالیستی تورکی وەک نازم حکمەت و ئەوانە ئەمە کردنی بە عەرەبی ئاسان نییە لەبەرەوە ئازانم پێوەی ماندوو بووم بەڵام من بینێک کە لە ژینایشم کرد لەگەڵیا زۆر سوودم لێبینی لە کوردیەکەی بە تایبەتی زۆر پیاوێکی متواضعیش بوو جاری وا بوو شتم ئایا شتمە نووسی لە ژینە شتم وەرە گەڕا لە عەرەبیەوە بۆ کوردی سەیریە کرد پێشێنەوە ئەرێ ئەمە بەلای تۆ وابێ باشتر نییە ئەوە مامۆستا خۆت مامۆستامانی خۆش شارە زاوی یەکسەر بیگۆڕە من بۆ یەک گاومە بە ژەنابە پێش چاپکردن کە پیابچیتەوە مامۆستایەتیم بکەیت ئەوەی لەگەڵ دکتۆر حسانی شا کردووە ئەویش ئەو بەو جۆرە کە هەندێشت پێوتم ئەمە وابێ باشتر نییە ئەو مامۆستاوە ئیشی خۆتە یەکسەر بیگۆڕە نەک ئاوا بە ساکاریەوە پرسی ئەرێ ئەمە وابێ بەلای تۆ باشتر نییە پیاوێکی زۆر متواضعیش بوو لە ڕەفتاریە لە کاری ڕۆژانەیە دکتۆر گیان یەکێک لە شعرە جوانەکانی تری بە ناوی پاییز
کە کراویشە بە گۆرانی پێم خۆشە ئەگەر کاک شەهرام هاوکارم بێ بەشێک لەوەش بڵێین. پاییز پاییز بووکی پرزارد، پاییز پاییز بووکی پرزارد، من ما تۆ زیز هەردوو هاودارد، من ما تۆ زیز هەردوو هاودارد، من فرمێسکم تۆ بارانت، من هەناسەم تۆ بای ساردت، من خەم تۆ هەوری گریانت، دوایی نایە دادم دادت، پاییز 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 پاییز. دەستخۆش. سپاس. بەڕێز دکتۆر، من لە شێعرەکانی گۆران گەلێک جار زۆر زۆر بە خۆماڵیانە یعنی ئەوەنە ئەچێتە ناو ناخی سروشتی کوردستانەوە و ئینسانی کوردستانەوە بە تایبەتی لە شێعرەکانی کە باسی سروشتی کوردستانەکە لەگەڵ دووهاوینە گەشتەکەی بە تەواوەتی داخلی ناو سروشتە بێت وەکو ڕنگ وەکو ئیحساس وەکو شێعر. لە شێعرێکی تریا کە کاریگەری ئەو شمشاڵی دەروێش عەبدوڵڵا چەند کاریگەری هەبووە لەسەری، بەڵام سیر لەوایە گۆران لەگەڵ ئەو هەموو زەوقە کوردانەیە سێرێکی کاریگەری گۆرانی بێژێکی ڕەشپێستی گەورەی جیهانی وەکو پۆڵ ڕۆبسن کە بەناوبانگ بۆ بە ئاشتی خواست. یعنی گۆران توانیوێتی لە بینی دوو مەودای سیر و لە بینی جیهان و لە بینی کوردیشە کار بکات. ئەوەی پۆڵ ڕۆبسن گیرا بوو، بەڵێ ئاشتی خوازی گەورە بوو، بەڵێ ڕەشپێست بوو، هێرشێکی جیهانی ئاشتی خوازانی جیهان کردیان کە مامۆستا گۆران ئەندامی بڵێن کۆمەڵی ئاشتی خوازانی جیهانیش بوو، جیهانیش بوو نەکەری کوردستان، 5 عێراقی تیابوویەکیان ئەو بوو. جا هێرشێک کرا بۆ بەردانی پۆڵ ڕۆبسن، نابوو دنیا شتی بۆ وترا شتی بۆ نووسرا. مامۆستا گۆرانیش لەژێر ئەو تەوژما کە بێ ئەوی شتێ بڵێ ئەوەی بۆ پۆڵ ڕۆبسن وت، بەڵام نازانم چەند گوێی لە گۆرانەکانی پۆڵ ڕۆبسن بۆ یان نەبووە، بەڵام ئەو چووکە گوێیەگر ناڵێم ئینگلیزیەکی باش فێر بوو لەبەر ئەوە لێشی تێگەیشت. ئەوەش ئەویش وەکو یەکێ لە شاعرە گەورەکانی جیهان کە ڕەنگە نەزم حکمەتی ژوتوێتی کێ و کێ ژوتوێتیان جواهریش نازام هەیەتیانە شاریان بۆ پۆڵ ڕۆبسن وتووە. ئەوە پۆڵ ڕۆبسنە، بەڵام دەروێژ عەبدوڵڵاکە دەروێژ عەبدوڵڵایەکی کۆنە، دەروێژ عەبدوڵڵایەکی دەفشەن هەبوو لەم دوایە ئەو نییە. ئەو دەرەژ عەبدوڵڵایی لە هەورامان دیوە، کاری تێکردووە بەلایەوە خۆش بووە، بە تایبەتی چونکە گۆرانی هەورامیانەی وتووە، شعری هەورامانی وتووە. هەورامان بە بەرد و دارەوە گەڵێ بە ئاوی سەرچنارەوە بە هەموویەوە کاری زۆری لە دەرونی گۆران کردووە. یعنی عاشقی سروشت بوو، عاشقی جوانی سروشت بوو. خەڵقەیە سروشت ئەبینیە ئەچێ بۆ گەشت بۆ فڵان ئەو کاری تێناکا، بەڵام ئەو کاری تێکردبوو لە دەرونی لەگەڵ ئەو جوانیانە ڕۆی، لەبەرەوە لەگەڵ شعری دەرەژ عەبدوڵڵا شا تێکەڵ بوو و ڕۆشتۆ. بەڵام ئەوەنگە هەیە گۆران ڕەنگە من بە پێی خوێندنەوە و لێکۆڵینەوەی بە پێی ناسینی شتێکی نەوتووە کە باوەڕی پێی نەبێ و ناچار بێ. گۆران ئەجوڵا من شانەزی بە شتێکەوە کەم کە دانیشتین لەگەڵیا زۆر جار هەر قسەی خۆشیە گەڕایەوە، زۆر قسە خۆش بوو
وەک بڵێ نوکتەوە گەڵێن ئەیگەڕایەوە ڕۆژێک من پێم وتم مامۆستا ئەم قسە خۆشیە بە شێعرەکانتەوە دیارە نییە بۆ سبەینێ محاکەمەی جق و نقەکەی بۆ هێنام قوربانکارم بەدەست ئەرزوو حاڵەکەی پێرارم بێرام وتیشی وتی ئەوە چوومە فلان دایرەی حکومەت دوان کە نابێت ناوێن بێنمەوانی نووسەر بوون ئەو دوانە کابراایکی هێنا لە ئاینی ژوورە حەوت جار بیبەرەوە بۆ لای فلان بێنرەوە بۆ لای فلان بۆ ئیترەوە ئەو هینەی یامێ قوربانکارم بە دەست ژقا قوربانکارم بە دەستقا هەردووکیان لاواز بوونەوە دوو فەرمانبەرە ناسراوەی کە پەیوەندیان بە ژیانی شاعریشەوە هەبوو جا وتی بن ئەوەم بۆ هات ئیتر دوایەوە محاکمەی ماپچۆنگەرە و کە پێڵە شعری گەپ خۆی شعری گەپ ئەوانەشی نووسی لە زۆر شتیا پیاوێکی ڕازگۆ بووە گەڕێ پیاوێکی ڕازگۆ بوو دواییش ئاوا هات ژیانی و بەو جۆرە شۆبەندیخانەوە و بەو جۆرەش لە مۆسکۆ عیلاج کرا بەڵام زانیان ناژی نردیانەوە ئێمە قڕمان کرد کە بۆی نێرنەوە ئەوە بوو بمێنێتەوە ئەشویست ئەویست بمێنێتەوە لە مۆسکۆ ئەو ئەمەوێ پێم نەنگە ئێوە بێنەوە ڕووسی بزانم من نەیزانم ئەمەوێ فێری ڕووسی بم ئەمەوێ پوشکین بە ڕووسی بخوێنمەوە بەڵێ وابزانام کاتی ئەوە هاتووە کە حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە ئەگەر کاک شەهرام هاوکارمان بێ بەڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵی کزا دەروێش حەزم کرد بەستەیەک ببیەم سەراسەر حوزن و ماتەم بێ لە سیماتا بەدیم کرد هەیکەلی عومرێکی حەسرەت کێش وەها دیارە کە بەختت ئاشیانی بولبولی خەم بێ نە حرفی مەکتەبێکت خوێن نە ئوستادێ پەلیگرتی سرف بەرزیزەکە ئەم سنعەتەی فێر کرد بە شمشاڵت هەموو وەزنێکی گۆرانی لە توولانی هەتا کورتی بەسەر پەنجەی هونەر کردت بە دیلی کۆشی زاڵت بەڵام چی بکەین لە ناو چاوی ڕەشی بەعزێ زەکای گەورە وەکو تۆوی گوڵی دەمبا لەسەر مردێکی ڕەق ئەڕوێن ئەگەر خلقەت نەسیبی عمری تۆی مەحکومی ئەم دەورە نەکردایە خوا عالم لە کام عەرشت ئەسووداوێن دەم خۆش کاک حەمیدگیان دەست خۆش کاک شەهرام بەڵێ دکتۆر ویسمان چەند پشتێکی زۆر شعری تایبەت هەیە لای گۆران بە تایبەتی ئەو شعری شیوەنانەی کە نووسیوێتی بە تایبەتی ئەو شعرانی کە بۆ مناڵەکە ئەم ئەوەی شیوەنی بۆی بۆ هیوای کوڕی شیوەنی گوڵاڵە بەڵێ ئەم شعرانە بەڵێ گەلێک شعری تر کە شیوەن بۆ گەلێک کەسایەتی وەکو قالی ئایشەخان وەکو مەحموود جەودەت کە ئەمە زۆربەی شاعرانی ئەو سەردەمە شعریان بۆ نووسی ئەمە گۆران زۆر بە تایبەت ئەم شتانی نووسیوە بۆ بێکەس بۆ پیرەمێرد کە ئەمانە وتار و شعری خۆی هەبووە لە کاتی خۆیان پێت وانییە ئەمەی کە گۆران نووسیوتی جیاوازە لە هەموو ئەو مەرسیانەی کە شاعیرەکانی تر نووسیویانە من وەکوتم وەک ناسین لە نزیکەوە نەکەر شعرەکانی کە ئاگاری مەزانی وەک ناسین لە نزیکەوە گۆران شتێکی نەوتۆ کە باوەڕی پێی نەبێ بەڵێ کە باوەڕی پێی نەبێ بڵێن مەحموود جەودەت دۆستی بۆ و ڕەفیقی بووە خالێ ئاشخان زۆر کەس بۆی وتۆ پیاوی چاک بووە لەم شارا و خزمەتی خەڵقی کردووە بەو جۆرە بۆ شاعیرەکانی کەوتێ بێ ئەو شینانەی کە کردوێتی بۆ گوڵاڵەی کچی و بۆ هین هەمووی لە جوڵانەوە بووە جوڵانێک جوڵاوە ئەو جوڵانە لە هەست و دەرونیا بۆ بە شعر لای هەندێک کەس کارەساتێکاری تێکا ئەگری هەیە بێدەنگە بێ و کە زووما دانیشە لە لای ئەو ئەم شتانە کە کاریان تێکردووە
بۆ بە شعر و بۆ بە شعری جوان بەڵێ بەچی بەو زمانە جوانەی کە زانیوێتی بەو زمانە جوانەی زانێتی بەو کوردی جوانەی کە زانیوێتی دکتۆریان لەسەر تیشکی ئەو قسانەی جەنابە حەزم کرد شعری ڕۆڵەی بێدایک بخوێنمەوە ئەگەر کاک شەهرام هاوکارم بێ. لە ئاخ لە سینەدا خواتەوە پەنگ نەفرمێس کە توانێ بڕژێ بە بێدەنگ نەزمانە وەستێ لەمە زیاتر نەقەڵەم وەک لاشەی مردووی سارد و سەر نەفام لە جێگەی خۆی ئەمێنێ نەهۆش دیمەنێ من دیم بەردێنێتە جۆش کێ دایکێ توانێ بێنێتە بەرچاو بە مەرگی تاقانەی جەرگی هەڵقرچاو داما بێ لە دەشتێ هاواری بە کەس نەگا هیچ هەر خۆی بێ و مەیتی کوڕی و بەس ئاسەیری دمەی وەها کاریگەر کام ویژدان ناداتە بەرنووکی نەشتەر بەڵام ئاخ ئەوەی من بینیم بەم دوو چاوە مەینەتیەکی سووکە ئەمەی بەلاوە نەک دایکی کوڕ مردوو دیم کۆرپەی ساوە لای مەیتی دایکە فرمێسک لە چاوە کەوتبوو بێ شیر بێ لاوانەوە ناو جەرگی ئینسان ئەچوو زانە. قسەیەکی ترم هەیە لەسەر گۆران ینی گۆران ئێمە وەکو باسیەکەین هێندە جوان پەرست بووە هێندە حەساس بووە کە لە کاتی گەورەترین ئازارە جوان پەرستی و جوانی لەبیر نەچۆتەوە وەکو ئەوە ئەو شعرانەی کەوتمان کە لە زیندانە نووسیوێتیە لە بەردەرگای زیندانایە هەندێک حاڵەتی زۆر تێپەڕی مەسەن لە درزی پەچەیەکەوە ئافرەت جوانیەکە بینێ ئەو هەموو شعرە جوانی بۆ ئەنووسێ هەندێک جاریش لە شعری گۆرانە هەندێک قاڵبی فکری و فەلسەفی تایبەتە بێنین وەکو شعری بۆ هیوای کوڕم هیوا مەگری هەنسکی نیوە شەو آخر بۆ کارەساتی خۆیەتی ئەوە شعرینە ئەوە شعری کە ئەوەی کە بۆ مردنی هیوای نووسیوە شعرێکە بەس ئەم شعرە شتێکی ترە کە هیوای کوڕی ئەگری بەڵێ هیوا مەگری بەڵێ هیوا مەگری یا ئەو شعری کە باسی ئەو ئاغاکە ئەکا کە حەزی لە کچە جوتیارەکەی و کوڕە جوتیارەکە لە دواییە بە دوو دێر ئەم شتە ئەڵێ ئێستا ئەوەی هەیە بڵێ نعمەت و نازە هەمووی ئەدا بە دوو دڵۆ فرمێسکی تازە لەبەر چاوی دەرگای ڕەشا بلەرزێ و بڵێ دەستی زۆردار 100 سەر ئەگا ناگاتە دڵێ جا وەکوتم ئەو زۆر ڕازگۆ بوو ئەو شاعری تورک عەبدولحەق حامید بوو من وازم عەبدولحەق فازڵم وت ئەوە کاری زۆر تێکرد بوو لە کاتی خۆیە ئیتر تورکی لە زمانی تورکا فێر بۆ خۆ ئەوەشی نەخوێنەوە بەڵام بۆ زمان فێربوون دیارە زۆر بەتوانە زیرە توان نابوو بەو جۆرە و گەلێشتی بۆ میلەتەکەی بەجێشت و بەداخەوە وەک تەمەنیش ئەو تەمەنە نەژیا و تووشێ و نەخۆشیە کوشندەیە بوو و ڕەنگە زۆرتری بڵێم کاری بەندیخانە و دوورخستنەوە ئەوانە بۆ چکە ئازارە و چەرمەسەری بڵێ ڕاستە ئازاریشیان ناو تەنانەت من کە ناچار ناویێنم بەڵام ڕەنگە بەلا تورکمانەکان پێیان خۆش نەوێ هەندێکیان عومەر عەلی بانگی کردین پێکەوە کۆمەڵێک بۆ ئەوەی ئیمزای بەرائەت بین من هەفتەیەکی یامێ لەبەر ئەوەی کوڕە مەلام و مامۆستاژ و معالیم بووم بە حساب ڕناکەم هەفتەیەک بەڵام ئەو هەر هاتمە خوارەوە کاک مستفا ساڵح کەریم چاوەڕێیە کردمە بەرەی سەراگەرێ بوو پۆلیس برمیان یەکسەر شوین ئەو وەختە باوەڵ بوو ژانتە نەبوو باوەڵێکمان کڕی و خۆم کۆ کردەوە ڕۆشتم بۆ شام
هەفتەکەی و تەواو نەبوو پەسەپۆرتی کۆنم هەبوو پێشوم بۆ شام دوانی کە لەوێ ئیمزایان کرد ئیمزایەک بۆ وەختە ئێمە زۆر نەنگی بوو لامانەوە ئیمزایە کە نازامێنی ڕەنگە لەوە دوایە و تا کاشی بوو تراچی ئیمزایەکەیکەی کە من شوێی نیم و دڵسۆزم بۆ حکوومەت و فڵان و شتێک نییە بەڵام ئەو وەختە زۆر ڕق بووەوە مامۆستا گۆران بە تورکی قسەی لەگەڵ عومەر عەلی کرد تورکمان بووە و تفێکی لە مامۆستا گۆران کرد تفێکی لێ کرد ئیتر هێنایانە دەرەوە بردیان لە تەوقیفەکەی سلەیمانیە دایان ناو خۆی بە ئیداری حەقیە بۆ وازەم 2 ساڵ 3 ساڵی حکومە و ناردیان بۆ ئەو بەدیخانانەی کە ناردیان ئەوە لە ژیانی ئەوەش شتێکە کابێ بوترێ بەڵێ ئازیزان لە کۆتایی بەشی دووەمی باسی شاعری گەورە گۆران ئەمەوێ دووبارە سوپاسی پرۆفیسۆر عەزەدین مستەفا بکەم دکتۆریان بەخێر بێ زۆربارە تەمەند درێژ بی مامۆستاجیان سوپاس بۆ زانیاریە بە نرخەکانت زۆر سوپاسیەوە و کەناڵەکەتانەکەم و زۆر سپاس دکتۆریان زۆر سپاس بۆ کاک شەهرامیش بە ئامێری پیانۆ زۆر سپاس حەزەکەم ئەگەر هاوکارم کا حەمید بە گۆرانیەکە کۆتایی بە بەرنامەکە بێنێ فەرموو ژوورم تەنیا و دنیای بەرپەنجەرەی ژوور بە چواردەوری باخچەی کۆشکە هەتا دوور دارستانی سەروە و سنەوبەری سەوز شەو ڕووناکە و چاومیاخی لەوەنەوز شەو ڕووناکە و چاومیاخی لەوەنەوز ئەی بولبولی شەباقی شەو بخوێنە هەستی جوانی پەرستیم بروژێنە با بە زەبری مەستیم باوازەی نوێ گوێڵی دارستان بم کاتێک خەڵکەمێ ئەگەر عاشقی هونەر وەک تۆ ئەی بولبول لەناو ڕەگمە لەگەڵ خوێنە بدا پل